فەرم بە ڕێزم دەستەکانم خۆش بێ دکتۆریان. ئەی بێ زەحمەت وتە تەمانە چۆن بەکارێ دکتۆریان؟ بەڕێزم تۆ قەترەیەک و مەڵهەمێکی چاوت بۆ نووسراوە. قەترەکە ڕۆژی 4 جارواتە 6 ساعت جارێک قەترەیەکی لێ بەکاردێنی. هەرچی مەڵهەمەکەیە 2 ساعت جارێک بۆ چاوت بەکاری دێنی. بەڵام بێ ئەگەدار بیت مەڵهەمەکە لە پێش قەترەکە بەکاربێنیت. باشە دەستەکانە خۆش. ئەی بۆچی بۆ بەناونووسی دکتۆریان؟ بە شێوەی کۆمپیوتەری جوان لەسەر هەموویان نووسراوە. دەستەکانە خۆش بێەوە. لە خزمەتتان بە شفاز بێت. سەلامەت بیاخۆ کاکتۆریان بەس کاڵێ هەفتێک جا بەکاری بێنات کاتێ بەکاریێن بە هەفتەکە کێشەنە؟ نا بەڕێزم گەروا دابنین ئەم دەرمانە لە ڕۆژی هەینیە خۆیت نیو ساعت پێش نانی بەیانی پێشەر خواردن و خواردنەوەی توانین دەنگێکی لێوەرگری بەڵام بێ ئاگدار بیتانی و ساعت دوای خواردنیم دەرمانە نابێت ڕاکشیت بە شێوەی کۆمپیوتەری جوانش لەسەر دەرمانەکە بۆ مانووسیویت. دەستان خۆش بێ لەشتان ساغرات باتان بێت. چاوەکەمی دکتۆرجان بەس ئازێت نەبێ دەرمانی خۆم مناڵەکەم بۆ جیاب کەرەوە. سەر چاوم مەشروبەکەی خۆتانە مەشروبی مناڵەکەتانە ناوی هەردوو گوشتان بە شێوەی کۆمپیوتەری جوان لەسەر دەرمانەکە نووسراوە. دەستان خۆش بێ و لەشتان لە ساغرات. خزمەتتان فەرموون. شكرا. هل كل الأدوية اللي كاتبها الدكتور عمر والدكتور شوقي؟ نعم هنا موجودة كل الأدوية اللي كاتبها الدكاترة والاسم دكتور والوصفة مالتها مكتوبة عليه بشكل إلكتروني. تمام شكرا عاشت إيدك. أهلا وسهلا. بەزیانی تر ناتوانم ماس و شیرەمەنی بخۆم. نابەڕێزم تەنها 2 ساعت پێش وەرگرتنی دەرمانەکە و 4 ساعت دوای وەرگرتنی دەرمانەکە مەیخۆ تر پێویست ناکات تەرکیب بکەیت بۆی لێ شتێک نەچێت بە شێوەی کۆمپیوتەری جوان بۆمان نووسیویت. ئادەی توخوا لێ بڵی تاوت بە خۆتمان سەر دەرمانەکە داناوە کە تێیدا ناوی خۆت ناوی دکتۆرەکەت بەرواری وەرگرتنی دەرمانەکە و ڕێنمایی پێویست بە وەرگرتنی دەرمانەکە بۆ نووسراوە. دەستان خۆش بێت. خزمەتتان. سمارت وەرچەرخانە